لدواي همونا راحتيك فرحانية عرب الله إن في المحن منح لكاتي همو محنيك من حيشة جائسة لدائرة كان كاتي ألكي قرصة خنا سرشان من حيكي شد بيأدن ديني شوية خوا كاتي تاقيتا كاتو شتي خوشي شد بيأدا پیغمبری خوا صلی الله علیه و سلم دعا او همونا راحتی تاقی کردنەوە خوای تعالی ئەم معجزە گەورەیە بە نصیبی ئەکا. لە کۆتاییشە خۆشەویستەکانم بەردەوامبوون لەسەر مەبدە و لەسەر بەرنامەی ڕاستەقینە زۆر گرنگە. ثەبات جێگیربوون دامەزراوی ئەمەش لەوە دەرەکەوێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ کاتێ چووینە ئاسمان لەگەڵ جبریلە بۆنێکی زۆر خۆشان بۆنێکی زۆر خۆش وتم جبريل ام بوني بوني جي فرموي اما بوني ماشيطي كتشي فرعون ماشيطي يعني شانكري قجي كتشكي فرعون افرت يكبو قجكي فرعون يعني خزمتي قجي كتشكي فرعون يكرت ام افرت مسلمان بوبو بلا بشارد بو يا دينكي خاوني كان يتيم يكبو كان منالك يتيم روجي كان شانك اسنين ابو بدس يكويت خواروا لدس يكويت خواروا شانەکەی لە دەستەکەوێتە خوارەوە ئەڵێ بسم الله کچەکەی فرعون ئەڵێ قەزت باوکمە ئەڵێ بە ناوی خوا ئەڵێ قەزت باوکمە ئەڵێ نە وەڵڵا قەزد ئەو خوایەیە کە باوکتی خەڵق کردووە و ئێمەشی هەمووی خەڵق کردووە ئەڵێ یعنی بۆ خوایەکە یعنی جگە لە باوکم ئەڵێ بەڵێ ئەڵێ ئاخر ئەمە ئەڵێ مە باوکم ئەڵێ بڵێ بە باوکت کاتی ئەڵێتە فرعون بانگەکە ئەو هەر بەردەوامە و لەسەر دینەکەی بەردەوامە هەڕەشەی لێکە ئەو گوێ ناداتە هەڕەشەکانی بۆیە بڕیارەدا قازانێکی گەورەی مسین دێنێ و پڕی لە زەیت ئەکا ئەڵێ ئەگەر نەگەڕێیتەوە دانە مناڵەکان تەخەمەنە ئەم زەیتە کە کوڵاوە هیچ تایەت حەمول ناکە یعنی ئەوەندە گەرمە بەڵام ئەو ئەڵێ هەر تەواو هەر بڕیاری داوە کە پەشیمان نەبێتەوە بۆیە دانە مناڵەکانی خاتە ناو ئەو زەیتە و ئەی تاوێنێتەوە لە ئاخیرا مناڵە بچووکەکەی کە هێشتا زوانی نەگرتووە ئەوێ ئەو فرەداتە ناوە مناڵ ژنەکە ئەم ئافرەتە ئیماندارە دڵی هینە بێ وەکو چۆن بڵێ تحمل ئەوە ناکە مناڵە بچووکە کە بە باوشێوێتی بخرێتە ناو ئەو زەیتەوە ئەوێت لەوێ ڕوخسەت وەربگرێ چونکە خۆتوانە ئینسان ڕوخسەت وەربگرێ وا دەریخا کە بە قسەی فرعونی کردو بەڵام لە دڵۆ ئیمانەکەی بەردەوام بێ مناڵەکە دێتە زمان ئەڵێ دایە مەترسە ڕەزامەندی خوا لەوێیایە ئەگەر پەشیمان ببیتەوە تووشی لە هینت کەم ناکاتەوە لە تەمەنت کەم ناکاتەوە بۆیە بەردەوام بە جا لەوێ بەردەوام ئەبێ ئەو مناڵەشە خەنە نایەوە پاشان خۆشیە خەنە نایەوە بەڵام یەک داوایەکی لە فرعون هەیە پێشەوەی بیان سووتێنێ فرعون شەڵێ داواکەت بۆ جێبەجێکەم ئەڵێ ئێسک و پرووسکی ئەوەی کە ئەبێنێتەوە لە پاشماوەی هەمومان کۆی کەرەوە بیخەرە ناو یەک چاڵ با بە یەکەوە بێ ئەویش بۆی جێبەجێەکە جا ئەو بۆنە لە ئاسمانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەستی پێکە و جبریلیش ئەفەرمێ بۆنی ئەو ئافرەتەیە ئەمەش ئەوەمان بۆ دەرەخا کە ئینسان ئەبێ سابت بێ جێگیر بێ لەسەر دینەکەی نەک بچووکترین شت هەڵی گەڕێتەوە نەک بە بچووکترین تاقیکردنەوە پەشیمان ببیتەوە خوایە بەخاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەی نوری ئیمان بخەیتە دڵەکانمانەوە دامەزراومان بکەی لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی خوایە بەخاتر ناوە جوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ڕەبی خوایە کۆمەڵی مسلمان داوای دوعای خێریان لێ کردین هەر یەکێک و کێشەیەکی هەیە یا ڕەبی خوایە کێشەکانیان بۆ چارەسەر بکەی خەمی دڵیان لا بدەی یا ڕەبی خۆشی تێ بخەی یا ڕەب العالەمین